بەناوی خۆی بەخشندەی مهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر جێگایەکەن سڵاوی خواتان لێبێ و ئەم کاتتان باش. باس و خواسی بەرنامەی دوانگەی خەڵک ئەمڕۆ تایبەتە بە شاری کەرکووک. ئەو شارەی کە ژێر خاکەکەی هەر هەمووی نەوتە، بەڵام تاکە خەڵکانێک یاخود ئەو خەڵکانێک کە سوودی لێ نابینن تەنها خەڵکی کەرکووکن. بەداخەوە کە ئەو شارە دەبوایە ئێستا جوانترین شاری نەک تەنانەت هەرێمی کوردستان یاخود بڵێن عێراق، با بڵێن دەکرا جوانترین شاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەگەر جوانترین شاری هەموو دنیاش نەبایە. لەبەرەوەی ئەو داهاتەی لەوێ هەیە بەشی هەر هەموو عێراق و بەڵکو بگرە بەشی دراوسەکانیش دەکا. ئەگەر بێ و دەستێکی عەدالەت هەبێ، ئەگەر بێ و حاکمێکی عەدل هەبێ، ئەگەر بێ و یاسا بەڕاستی یاسا بێ و لە خزمەتی خەڵکدا بێ، کە یاسای نەوت و غاز ئەو یاسایە کە لە عێراق هەیە بەداخەوە تەنها ناوەرۆکەکەی تەنها لە بەرژەوەندی حیزبە گەورەکان و لە بەرژەوەندی دەسەڵاتدارانە و خەڵکی عێراق لێ بێ بەشنووە کەرکووکیش بە تایبەتی کە بەداخەوە. کەرکووک شارێکی کوردستانیە. کەرکووک بە جوگرافیا لە جوگرافیای کوردستانە. بە پێی کۆمەڵێک ئیحسائیات زۆرینەی خەڵکی ئەم شارە کوردە. بەڵام ناکرێ ئەوەش لەبیر بکرێ کە پێکاتەی ئاینی و نەتەوەیی تر لەو شارە هەیە، وەکو موسڵمان، وەکو مەسیحی، وەکو کاکەیی، وەکو نەتەوە، وەکو کورد، وەکو عەرەب، وەکو تورکمان. یعنی شارێکە پێی دەڵێن شاری بچووکرا یاخود شارێکی بچووکراوە، نوێنەیەکی بچووکراوەی عێراق. پێی دەڵێن شاری پێکەوە ژیان، پێی دەڵێن شاری برایەتی. دنیایەک ناو دنیایەک نازناوی لەو شارەندراوە. بەڵام ئاخۆ لە ماوەی 2003 تا 2017 کورد چی کرد بۆ ئەو شارە؟ چەندە خزمەتی ئەو شارەی کرد؟ چەندە هەوڵیدا لە ڕووی تەندروستیەوە نەخۆشخانەیان بۆ دابین بکە؟ چەندە هەوڵیدا لە ڕووی پەروەردەوە قوتابخانەیان بۆ دابین بکە؟ چەندە هەوڵیدا لە ڕووی دانیشتوانەوە لە کرێچێتی ڕزگاریان بکە؟ ئەو نەوتەی کە لەو هەرێمە یاخود لەو کەرکووکە هەیە و هەبووە و بە بەردەوامیشە تا چەندە خەڵک سوودیان لێبینیوە. باس و بابەتەکەیمە ئەوەیە کە ئاخۆ یعنی چۆن خزمەتی ئەو شارە بکرێ، چۆن خزمەتی خەڵکی ئەو شارە بکرێ، چۆن وچی بکرێ لە گەڕەکەکانی ئازادی و ڕەحیماوە و هەروەها ئیمام قاسم و شۆرا و مامۆستایان و شۆرجە و پەنجا عەلی و ئەمە ئەو گەڕەکانی کە ڕێگەڕەکە کوردەکان لەوێ هەنا. ئایا کورد لەوێ بەڕاستی خزمەتی کراوە؟ ئایا تەواوی پێکاتەکانی خەڵکی کەرکووک خزمەتیان کراوە وەکو پێویست ئاوڕیان لێدراوەتەوە؟ و ئایا کورد لەوێ نەبۆتە قوربانی و نەبۆتە قوربانی گەمەی دەستی سیاسیەکان و حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان و عێراق؟ هەر یەکەو دێ ئەسپی خۆی تاو دەدا لەوێ، حیزبی خۆی دەوڵەمەند دەکا، هەر یەکەو دێ بۆ خۆی دەوڵەمەند دەکا و خەڵکی کەرکووکیش تا دێ فەقیر دەبن، تا دێ هەژار دەبن. دەبوایە ئێستا ئەم شارە شارێک باە لە نمونەی جوانی، لە نمونەی خزمەتگوزاری، لە نمونەی چۆن دەڵێ ئاوەدانکردنەوە، دەبایە شارێک بە ئەو شارە خەڵکی شارەکانی تر چاویان لەوێ بکردابایەوە و دەبایە خەڵکی شارەکانی تر داوا بکەن بڵێن دەبێ شارەکانی ئێمە وەکو کەرکووک بێ. بەڵام با بزانین ئایا وایە؟ کارزان لە کەرکووک، کارزان کارزان ئەم کاتەوە باش بە قوربان. کارزان ئەگەر لە تەلەڤیزۆنەکە دوورکەویەوە بۆەوەی کە دەنگ نەداتەوە لە تەلەفۆنەکەت قسە لەگەڵ من کە سوپاست دەکەم. کارزان جان من سوپاست دەکەم کارزان لە تەلەڤیزۆنەکە دوورکەوە برایەکەم. سەدایەکی زۆری هەیە نەزانم سەدایەکی. بەڵێ کارزان بەردەوام بە. بەڵێ دیارە وەکو ئاماژەم پێکرد کەرکووک شارێکی کوردستانیە و زۆربەی دانیشتوانەکەی کوردن.
و زۆرێک لەو گەڕەکانەی کە کوردن هەر لە گەڕەکی ڕەحیم ئاوا و ئازادی و مامۆستایان و شۆرجە و ئیسکان و قۆریێشکاوەکە و حەسیرەکە و تەپەی مەلا عەلی و مەلا عەبدوڵڵا دەواازەی باکووری کەرکووک و ئیمام قاسم و شۆرا و ئەحمەد ئاغا و خەبات و شەهیدان و کۆمەڵێک گەڕێکی تری لەو شارە تەنها گەڕەکە کوردەکان ئەوەی کە باسی بکەین جگە لە گەڕەکەەکانی بڵێن مەسیحیەکان گەڕێکی تورکمانەکان گەڕەکی عەرەبەکان دیارە زۆر جار هەوڵ درراوە دیموگرافیای ئەو شارە بگۆڕدرێ زۆر جار هەوڵ درراوە خەڵک هێنراوە و کورد لەوێ دەرکراوە و کورد بەر شاڵاوی ئەنفال کەوتووە لە دەوروبەری کەرکووک و لە بەڵێ گەرمیان بەڵێ چێمان لەگەڵ با فەرمێ بەڵێ دیارە هەمیشە و هەموو کات سیاسی کوردەکان و حزبە کوردەکان بە تایبەتی دەسەڵاتدارەکان زۆرێک لە نازنا و زۆرێک لە ناو لە کەرکووک دەنێن و وە کەرکووک بە چۆن دەڵێ شێوازێک باز دەکەن کە دڵیان هەمیشە لای کەرکووکە و هەمیشە کەرکووچیان خۆش دەوێ و بۆ کەرکووک یعنی بە پەرۆشن بەڵام ئایا لە ئەرزی واقعدا وایە ئایا چی بۆ کەرکووچەکان کراوە ئایا چیان بۆ بکرێ و چۆن بکرێ خزمەت بە شاری کەرکووک و بە کەرکووچەکان و بە دانیشتوانی کەرکووک و گوند و دێهات و قەزا و ناحیەکانی دەوروبەری ئەو شارە بکرێ چکە ئەو شارە وەکو ئاماژەم پێکرد بەداخەوە لە سەرڕای هەموو ئەو داهاتە زۆرەی کە لەو شارە هەیە بەڵام دەبینین خەڵکی ئەو شارە خەڵکی قەزا و گوند و ناحیە و شار و شارۆچکە و خەڵکی ناو مەرکەزی ئەو شارە بەداخەوە وەکو پێویست بە هیچ شێوەیەک خزمەت نەکراون و بگرە زۆرێکیش ناخۆشیان بینیوە و زۆرێکیش بەڕاستی دەردەسەریان بینیوە و زۆرێک لە نەهامەتیان بینیوە و چاوەڕوانی ئەوە بوون کە دوای ئازادی عێراق و ئازادی پرۆسەی ئازادی عێراق و چوونی دەسەڵاتی کوردی بۆ ئەو شارە ببێتە شوێنێکی تر ببێتە چۆن دەڵێ بە زۆرێک خزمەت بکرێ ئەسڵەن هەموو ئەو نەهامەتی و مەینەتانەی کە لە ڕابردوو هەبووە لە بیری بەرنەوە بەڵام دەبینین بەداخەوە لە هەموو ڕۆکانەوە چ لە ڕووی تەندروستیەوە بێ چ لە ڕووی پەروەردەوە بێ چ لە ڕووی ینی خانوو یاخود شوقە بۆ هاوڵاتیان یاخود خزمەتکردنی هاوڵاتیان یاخود خزمەتگوزاری تری وەکو ئاو کارەبا و هەروەها ڕێگاوبان و زۆرێک ینی ئەو بابەتانەی کە بەڕاستی بۆ ژیانی ڕۆژانی خەڵک پێویستە لە هەموو ڕوێکەوە هەروەکو زۆرێک لە شارەکانی تری عێراق فەرامۆش کراوە دەسەڵاتی کوردی لەوێ بوو هەر فەرامۆش کرا دەسەڵاتی بەغدا لەوێ بوو هەر فەرامۆش کرا لە کاتی خۆی لە سەردەمی ڕژێما هەر فەرامۆش کرا ئایا ئەم شارە تەنها ئایا سیاسەکان و دەسەڵاتدارەکان لەبەر ئەو شاریان پێویستە و ئەو شاریان دەوێت لەبەرەوەی نەوتی هەیە ئێدە باشە ئەگەر بەقەدەر ئەوەی کە ئیسیفادە لەو نەوتە دەکرێت با خەڵکی ئەو شارەش ئیسیفادە لە ئەو داهاتە بکە و لەو پارەی ئەو نەوتەی کە بە ملیۆنەها دۆلار بە ملیارەها دۆلار نەوتی دەفرۆشراوە بەڵام دەبینین خزمەتێکی ئەوتە بەو شارە نەکراوە بۆیە هەمیشە ئینسان یعنی بیر لەوە دەکاتەوە ئەگەر شارێک لە ناوجەرگەی عێراق بێ لە شوێنێک بێ کە هەر هەمووی نەوتە هەر هەمووی ینی داهاتە لە وڵاتە بەڵام شارێکی ئاوا بێناز شارێکی ئاوا بێ خزمەتگوزاری شارێکی ئاوا لە بیرکراو و لەوانەیە ئێستا ئەگەر کەسێک بڵێ کاکەشتی بکراوە منیش دەڵێم شت کراوە بەڵام ئایا ئەوەی کراوە ئەگەر بەراوردی بکەی سەبارەت بەو هەموو داهاتەی کە هەیە بەو هەموو نەوتەی لەو شارەکە بە هەزاران ساڵە یاخود ئەوە تەمان نەوت لەمێژە هەیە بەڵام لەو کاتانێک کە دۆزراوەتەوە هەر لە هەفتە و دووکە لە سەردەمی ڕژێمە خۆماڵی کرا تا ئێستا با بڵێن بزانین کوا ئەو شارە چ شتێکی بەڕاستی پێوە دیارە بە فعلی ئەو شارە کەشتی بۆ کرابێ بەداخەوە وەکو پێویست هیچ شتێکی بۆ نەکراوە و خەڵکی لە زال تا ئێستاشی لەگەڵدا بێ بەو هیوایەن کە حکوومەتی عێراق یان حکوومەتی کوردی شتێکیان بۆ بکە بەڵام ئەوە دەبینین لە جیاتی ئەوەی کە خزمەت بکرێ بەداخەوە فەرامۆش دەکرێن دیارە ئەگەر بگەڕینەوە بۆ مێژوو دەبینین تەنانەت لە چەندین ئەحسائیە لە چەندین ئامار ئەم شارە شارێکی زۆرینە کووردە شارێکی کوردستانیە و شارێکە بە زۆرینە کووردە بەڵام بەڵێ ڕاستە لەگەڵ کوردیشە عەرەبی ڕەسەن و هەروەها تورکمان و هەروەها خەڵکی تریشی لێ و هەروەها بە هەمان شێوە چۆن موسڵمانی لێ غەیری موسڵمانیشی لێیە
وەکو چۆن کوردی لێ و غەیری کوردیشی لێیە. باوکی ئەیوب کەرکووک بەڵێ فەرموو. بەڵێ باوکی ئەیوب باوکی ئەیوب. الو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. الو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. فرم براق سبكة. نازور باش. جنگي وانا ولا من هم. قصبك برايكم قصبك كاجي قصبك جملته. باشا. والله امام استاذ ايمل اوكو خلق شاري كركوك ابي جيت على عندي ايمل اوكو خلق شاري كركوك براسي يسمع دويا كورد كباب المشارع تاسع ليدا كان باسلامي والماني بحر ريك خوي بكورد زانيت وما خزلت كردن ما ناوي كاك لشاري كريم يا ما كردات ايمانيه جاي باز يبون من يستا اجمالي فارق دويا حد زاني يقول خوي راجش ما شو هذا دريفر لا كردستان بلا حزباتيه كان على يا حرشتي كان كان بلا مشاري كروسات برانا با اوي تدسنا شو وشوا ما وتوبال دسنا ماشي يعني فرم الدنيا ام شهران ما تمين كردستان بلى ام لا انا تاعي يعني تو اذا دبخيني خطبك براسي اشتكي باشتمو دعواتي لما لا بحرهم ويتوقوا هر كباسي خوي ام إشانه يعني بمشي وين هذا براسي شاري كركوك تيسي بتبعية اما تشتري سي كردستانية بوا استاتش بمشي ويا براسي تيسنا فرقي تكون تبعي إذا كرداتي بيه أساكي كرد بمشارة يعني براسي يجو كرد بخيرا داخل ابو ام لانا كلا هولي استعمال دارشنا بهم لانا كانوا بمشي ويا بوانا مشارة بدن تداخل ويقوال دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس. زۆر سپاس بە قوربان. زۆر سپاس دەست تۆش خۆش بێ. ئەنی سەیر لەوەدایە خەڵک لەو شارە ئەوەندە پەرۆشە بۆ بابەتی نەتەوەیی ئامادەیە دەڵێ ئێمە برایەتیمان دەوێت پێکەوە ژیانمان دەوێت تەبایی حیزبەکانی کوردستانمان دەوێت بەڵام ینی بەلایەنەوە خزمەتگوزاری گرنگ نییە. دەی بۆ یەک نەبین بۆ برا نەبین بۆ هاوکار نەبین بۆ لەگەڵ یەک نەبین بۆ خزمەتکار نەبین بۆ یەکتری و بۆ گەلەکەمان بۆ وانەکەین کە ئێمە هەمیشە لێرەش و لە بەغداش و لە کەرکووچ و لە هەموو شوێنێک با برای یەک بین با دۆستی یەک بین با خزمەتکار بین با هاوکار بین با هەر کەسە حیزبایەتی خۆی بکاو چێ دەنجی زیاتری هینا پیرۆزی بی با بنافەسەی شەریفانە هەبێ با حیزبایەتیەکی شەریفانە هەبێ با چۆن دەڵێ ئەو دیموکراسی کە ئەوان باسی دەکەن باو دیموکراسیە بێ کە تێیدا مافی خەڵک پێشێل نەکرێ مافی یەکتر پێشێل نەکرێ. بەڵێ پۆڵا لە هەولێر. بەڵێ بەڵێ برا بەڵێ بە قوربان. سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکانت دەگەڕێت. سڵاو لە بەڕێز و سپاس دەکەم بە قوربان. دەنگت نییە کاکە قسە بکە من جۆرە دەنجی تۆیە قسە بکەوەکە. کێشەی کەرکووک کێشەیەکی بەڵێ کێشەی خاک و کێشەی نەتەوەیە کێشەی خزمەتگوزاری نییە. بەڵێ کێشەی خزمەتگوزاری نییە کەرکووک کێشەی خاکێکی داگیرکراوی بێخاوەنە بێخاوەن. بەڕێزت دەفەرمووی عەرەبی ڕەسەن شتێک نییە لە فەرهەنگی ئێمە نوسخەیەکی لای ئێمە لە فەرهەنگی کوردەواری عەرەبی ڕەسەن نییە شتێک تا ساڵی 1930 یەک ماڵە عەرەب لە کەرکووک نەبوو. هیوادارم ڕاگەیاندنەکان ئەم خاڵە لە یاد نەکەن. عەرەبی ڕەسەن بەیانی هەولێریش داگیر دەکەن و داگیریشیان کرد. دەستەوازەکان هەڵەن لە 2003 برای بەڕێزم خوان کار لێ دەکەم مەی بڕان زیاتر پەیامەکەم بۆ سیاسیەکان خوای گەورە دەرگای لێمان کردەوە لە 2003 ناسیاسیەکان بچووکەکان دەرگای خوای گەورەیان داخست بەدەست و پەنجە لە زۆکەکەی خۆیان کردیانە کێشە لەسەر دۆرە عەرەب کێشەت لەگەڵی نەبێت تاڵانت بکە خاکت داگیر بکە تۆ شەرعیەتی بدێ برێ فەرموو پێی بڵێ فەرموو کێشە لەسەر دەستت کراوەیە چی دەکەی بکەی کەواتە لە ڕووی فەلسەفی و نەتەوەی کۆمەڵناسیەوە شتێک نییە بە ناوی سەرکردە بە ناوی سیاسی دووربینی ئەوە بوونی نییە خاڵێکی تیادا سڕە دەستوورە کە تا ئێستا نوێنەرەکانمان چەند خولە دەچن و تا ئێستا
کار بە بڕیارەکانی مەجلسی قیادەی بەناو سەورە و لزنەی شئون شیمال کەواتە ئەوانە دەستە بەخدا هەمان داسەکانن هەر شێستونەیان باجۆیان لێبی هەر شێستونەیان داسن لەناو پەرلەمان برای بەڕێزم من کوردانە قسە دەکەم مانای دیە تۆ باز لە فیدرالی بکەی بڕیاری عەلی حەسەن مەجید جێبەجێ بکرێ کەواتە کەسایەتی کوردی سیاسیات تێک شکان تێک دا بەڕووخاوی خاڵێکی تر بە تەواقعی کورد خێڵ و عەشیرەتن داران خێڵ و عەشیرەت و ئێستا حزبە هەمان فەرهەنگە هەمان دێبەجێکردنی خێڵە عەشیرەتە بەڵام لە سوێستیەوەی حزب تۆ سەیری کە برای بەڕێزم هیوادارم کاتەکە تۆزێک درێژکەوە وەرە فەرم و باوەڕت بە کام دەستورە هەردوێنێ ساڵات چین داگیرکە بە دژداشە و دوو لە ڕوود نەعلێکەوە بۆی هەیە سەک هەڵگرێ کورد بکوسێ کای و ئێن کاتەنجی کورد دیبلۆماسیەتی کورد لە دەرەوە کاکە ئابێ حزبەکانی کورد بڵێن ئەوە عێراقە فیدرالیەکەتانە کەواتەش کۆی کورد شکێندراوە هەر لە باری داراییشتەوە بەڕێزت ئەمڕۆ ئاگاداری 500 ملیار بۆ موچەی ورچی کورد دەنێژرێ خاک نەما نیشتیمان نەما شکۆ نەما هیچ نەما حزبەکان هەموو هەوڵ و خەباتیان ئەوەیە ورجی کورد دوو لە ڕووی بەران بەڕێزەکان دوو لە ڕووی بەڕێزەکانەوە دیڕاستە ئەلێ ئێمە دەیکەین بەندە دەیکات دوور لە خۆبایی ئێستا کورد وەکو کورد دوو لە ڕووی هەموو بینەرێک و کوردێکی بەڕێز ئێستا سیاسەتی عێراق بە ئاژەڵکردی کووردە تەنها شتێکت بۆ دەنێرم ورگت تێرکەی بیر لە خاک مەکە لە نیشتیمان مەکە لە هیچ شتێک مەکە چێ هەیە لە گۆڕەپانەکە کەس نییە کەواتە ئەو دەنگەی کەرکووک چی خۆشەویست پێویستی و سەرتاپای ناوچەکان پێویستی لەو گۆڕەپانەکە بوونی نییە خێڵ و حەسیرەتین خواخوایەتی دەست مناڵێکی ئامادە کردووە خۆی بڕوا مناڵەکەی بێنەوەکەی بێ خاتێکی پیرۆز ئەو هەموو شەهیدەی درا کەسێک لە گۆڕەپانەکە نەبێ وەدەی خۆشیتی لێرە برای بەڕێزم گلەیی لە برایانی لایەنە ئیسلامیەکان بکەن بکەم سەنجا داوامان لێە کردووە جارێک سەردانی وڵاتانی بەناو ئیسلامی بکەن پێیان بڵێن ئێوە کە ئیشتان بە ئێمە دەبێت پێمان دەڵێنەوەی سڵاحەتی بەڵام کە خاک پانداژی دەکری ئەنفالمان دەکەن ئێمەنەوەی نەجمەدین شەمسەدین قوتبەدینیشین کەواتە تەواسەکاریەکە هەموو لایەنەکانیانی گرتوتەوە سەنجار داوامان لە پیاوانی ئاینی بەڕێز کردووە کاک پۆڵا کاتم داوەتیان بکەن لە شارێک لە شارەکانی کاک پۆڵا کاتم زۆر پێدای کاک پۆڵا کاتم زۆر پێدای سوپاست دەکەم چێم لەگەڵە بابێ بفەرمووی کاک نەجم لە هەولێر بەڵێ کاک نەجم بەڵێ کاک نەجم مامۆستا ئێوارەت باش و سا و ڕێزی تایبەتیم بۆ جەناوت هاوڕێی گەنجی و مناڵیم من نەجمم نەجمی بادەوانم کاتی خۆی بێکەوە بینەگە بیرت بێ کوڕی مام عومەر بەڵێ بەڵێ بە ڕێزی کاک نەجم گیان سوپاس دەکەم مامۆستا گیان دەستخۆشی ئەو بەرنامە جوانە دێکەم بەڕاستی بەرنامەکە جوانە وەک کەرکوشیەک ڕاستیا منۆ کەرکوشیەک بەڕاستی هاشاوەلی خۆم نازانم بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئەو چارە جوانەی ئێمە ئەتوانم بڵێم سەرچاوەی هەموو کێشە و نەحەمەتیەکان بە درێژایی مێژوو پارتیەکێتی خەڵکی کەرکووک لە ڕاستیە ئەوانە هیچ نێلەرایەتی خەڵکی ئێمە ناکەن بە هیچ جۆرێک لە جۆرەکان داوا لەو میلەتاکەم داوا لە خەڵکی کەرکووکەکەم لەم هەڵبژارنەی دارێت چ لە کوردستان و چ لە کەرکووک سزایەکی توندی کەمەر سوچێنیان بدەن بۆ ئەوەی جارێک کە بە خۆدا چونۆ بکەن مامۆستای بەڕێز ئەمانە لێرە تەماشاکەی هەر باسی کێشەی خاک و نیشتیمان و نەتەوە کاکە وڵات فرۆشراوە کاک فرۆشراوە ئەو فرۆشراوە عەجز و ئاسمانتان فرۆشتووە هیچ شتێکتان نێستێتەوە لە ژێلاکانی خۆتان لە مەزرعەی خۆتان لە ئاگاتان لە حاڵی ئاگاتان لە حاڵی کەرکووک نییە دێنە سەر شاشەیتان وەڵڵا کاکە لێتان بێزارین بیللا خەڵکی کاکە بەخوا خەڵکی ئەوەی نایە خوێنی ئەو سێ چوار گەنجەشتەوە ئەو سێ شەیدی کە دێنێ شەیدن وەڵڵای ئەو باڵەکەی بەندی ئەوانە ئەو مناڵانەی دێ باوەک ئەو باڵی بەندی ئەوانە ئەمانە لەوەتی هەن بەس مزایدە بە کێشەی نەتەوایەتیەوەکەن بە کێشەی میلەتی بابەتی نەتەوایەتی کوردەوەکەن لە ڕاستیە ئێمە ئەوانمان نایە وەڵڵا کاکە ئێستا پارتیەکێتی لێ مام گەڕن کاکە دەبخشێنەوە لە بەغدا
كتاب داوى بغداد دوروا على الراس سكن أجد دسو دروزنين ورن بغداد بديلن الفوسطة كانت عم بديلن ونونام التي خطا أنا بغا مشاور قلن عم خلق داماوز كردستان قرصوة سريع بدي مشري بنعامتي بماليراني بدر دسري داوى الإخوة جوراتهم خدا داوى ثمانية نداء دەستەکانت خۆشکاک نەوزێن زۆر سپاس دەکەم زۆر سپاس زۆر سپاس بە قوربان بەڵێ دۆست خۆرماتوو بەڵێ بەڵێ کاک پۆڵە لە هەولێر کە باسی ئەوەی کرد بۆچی حزبە ئیسلامیەکان ناچن لەو وڵاتە ئیسلامیانە باسی ئەو مەزڵومیەتی ملەتی کورد بکەن. جارێ من لە تۆ دەپرسم زەحمەت نەبێت کام وڵاتە سەرکردەکەی ئیسلام جێبەجێ دەکا و بە پەیڕە و پرۆگرام و بەرنامەی ئیسلام جێبەجێ دەکا و خۆی بە شوێن کەوتەی پێغەمبەر دەزانێت تاوەکو ئێمە بگەینە لای ئەگەر پێمان کرا دوو گلەیی بکەین و 2000 باسی کورد بکەین. بەڵام زەحمەت نەبێ ئێستا لە سەر و کۆمارەکەمان کە کووردە جێگری سەرۆکی پەرلەمان کووردە دنیایەک بەرپرس و دار و بەرد وەزیری خارجیمان کووردە بزانم زەحمەت نەبێ کامیان لە لای سەرۆکەکانی ئەو دەوروبەرەمان و وڵاتانی بەناو ئیسلامی باسی کورد و مەزڵومیەتی کورد و ئەو ئەنفال و دار و بەردەیان کردیە. بەڵێ باوکی عەبدوڵڵا هەولێر. بەڵێ برام. بەڵێ بە قوربان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بەڵێ باوکی عەبدوڵڵا. كاك حاجي باشي الحمد لله. سپاس بە قوربان زۆر سپاس دەستەکانت خۆش بێ. كاك حاجي جان بالنسبة أو بابتي دوم لحظة يكريان براي برزم قصدينا تراثي مثلا كردي هي بري بحلوة بشير النبي. جوان. بحلوة بشير النبي أجر تزي كرداتي لروي فكرة وإيش لو نكره لروي مبدأ وإيش لو نكره بفضاء إعلامي أنا ما توانين كفتنا تويبين. حفظ سال تقريبا كاك باوشي عبد الله قادراني فاتي ديمقراطية كردستان وأدمين كأنما أوصل بەڵێ باوکی عەبدوڵڵا ئێمە لە 2003 تا 2017 کەرکووک بە تەواوی لە ژێر دەسەڵاتی کورددا بوو بۆ بابەتە نەتەوەییەکە جارێ لە خزمەتگوزاری گەڕێ بەڵام بۆ بابەتە نەتەوەییەکە چیان کرد کاکە جان دوو ئاسایش هەبوو دوو تەربیە هەبوو دوو نازانم محکەمە هەبوو دوو داروبەرد یعنی هەموو شتێک دوو بوو لەوێندرێ یەک بە حساب کوردیشن ئەو دەرەنجامەی کاک حاجی بەڵێ كاك حاجي من بالنسبة فكي بريد التواوى أو كرديتيان أو در الزامتي في عنك أو رابي متخلق يتحبين نتواعد أبنى صلى صلى قد بريدكم أو التواوى بلان أو بعدك إشيتي لا إعلان فايشيتي و رجعك لا يبرادراني فاتي لا سينا تأكري كأنما حتى أو لحظة دو خطابي جواز قصدك على قصدين التواتي بالنسبة كل شيء أو خالية صالي دوام ما هو زكاة فاتي بريد بالنسبة أحزابي إسلامي أبد وكم أندان وجود الكامل بطانا الجوا أحزابي إسلامي لو لاتي لفي سن فاتي شتي ببيغانا سيد أكري بەڵێکانە سەیرەکرێت سزای ئەوەی گلەی ئەوەی لێ بکرێتی لەگەر وڵاتانی ئیسلامی دابنیشی داوای مافی کورد بکاتن خۆ هەر ئەوە پارتیێشێت لە وەزیری دەرەوەی هەرێمی کوردستان و لە عیلاقات و ئەوانە باشتر پەیوەندیان لەگەر دەوڵەتانی عەلمانی قەزەکان دەبی ئەمە نابی تەواشەکانە لە قەزەکان بڕوانین ئەگەر قەزەی کەرکووک قەزەیەکی نەتەوەیە ئەوە ئێمە لەو وڵاتی هیچ هاوڵاتیەک نابی خۆی بە بێگانە بزانین بەڵام من هاوڵاتیەک لە کەترین خزمەت گوزاری زم لەو وڵاتەی حبی چی نەتەوایەت لە قوربان لەگەڵ السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله. بله والله باوشي عبد الله يعني بەداخەوە لێرەش لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە کەرکووک
بابەتی مەسلەی بیری نەتەوایەتی یاخود ئینتیما بۆ وڵات و بۆ نیشتیمان نەک کاڵ بۆتەوە تقریبان هەر نەماوە لەبەرەوەی بەڕاستی دوای ئەوەی کە ڕژێمی سەدام ڕووخا بە تایبەتی لە 2023 کە بە یەکجاری نەماو و کورد هەناسەیەکی تریدا یعنی بەڕاستی وا قەنەعاتمان کرد ئیدی تەواو ئێمە لەمە دوا بەڕاستی گەیشتین بە ئاواتی خۆمان بەڵام خراپی دەسەڵاتدارێتی کوردی لە زۆر ڕووەوە وای کرد بەداخەوە کە خەڵک ینی ئینتیمای نەمێنێ بۆ نیشتیمان ئەوان هەموو خەڵکیان وەلانە بۆ چەند کەسێک بۆ چەند وەزیرێک بۆ چەند مەسەرن بۆ نمونە بەرپرسێک یعنی بۆ چەند کەسایەتێک یاخ نازانم بابەتێکی ئاوا لەو بابەتانە یعنی بەداخەوە ملەتێک وەلاندرا حسابی بۆ نەکرا خزمەت نەکرا گوێ لە ڕێی نەگیرا وەکو پێویست ئاوڕێ لێ نەدراوە هەمووی بۆ چەند خەڵکانێکی ینی کە دەڵێ کاک لە سلێمانیەوە بەڵێ فەرموو تەنیا بۆ یەکێک بەڵێ بە قوربان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كاخي بريخ من إمامي مزجوتم لبرخاتي خوا عقدات أنا كما قرآن فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. وايك تعالى شاك وفركم القوم هناك حتى خوان شاك نبن. لا صوتي مائدة لسيجة تاخوايك ويقولون ربانا فرميه ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون أو هم الفاسقون أو هم الكافرون. يبغى جهنم. فاسقون أو يبغى جهنم هالشيء. لا صوتي نساء آتي صوت أرضها ويتبع تعالى إجماع داب السوء لقوا حتى المسبكة مذهب المطلق إمام مالك إمام أبو حنيفة إمام الشافعي إمام أحمد حنبل أم شعراء لقوا صوت هذا الصحابة ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى محمد صلى الله عليه وسلم دعاء صوت ذا ترخيص عنايان بكا إن جاء إيساك جنابه مثل الثمانية ما مساكي آيني فهموا قرآن حكم بكا شيخ وجهنم إذا خلقي أمر جنات عن متشابهات كامية منسوخ كامية أحكام كامية ليلى خايت تعالى قرآن فرمي لا تقربوا الصلاة وأنتم سكارى صوب سرخوشي نيرجو كردوا ويجورون ربان قبولي كردوا أو آتم منسوخة ويا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصار ما مستجاب الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون صدق الله العظيم عمر كوري خطاب دعاء كد وتبع تعالى أنصار كان سبي مهاجر كان أشكال دعاء أما عمر كوري خطاب دعاء كد فأم أحكامنا دفارو شاري مدينة في غميطة حكم كد عالق حرام كراوة همو كفو شرابيان رش كاغذي هلقل كوشي هلقل استقيم الروب براسي بالمامصاي عيني كم فوق لخويان وفتوى دركان لجيفانيان إن جاء والله وبالله وتالله إن جاء خمان شاق نبي أم جماعة حكمة خاصة جاناكا ويقولون إلبان في غمي خاصة صلى الله تعالى عليه وسلم أنا والذي نفسي بيده لتؤمرون بالمعروف ولتنهون عن المنكر أو يوشكن الله أن يبعث عليكم عقابا منه ثم تدعونه فلا يستجاب لكم يا مي مسلمان حتى بيانين يشكين أمر بساكوني لخرافة بكين خوي تبا تعالى همي بعامة أمر بساكوني لخرافة حتى كان بدا سكان لو أن باشا أو شيء وقت أمر بساكوني لخرافة بكين لبر أوين لروجي قيامتها ثم تدعونه فلا يستجاب لكم ما مسائل آيشو يشتركان الدعاء كان لجوشان ببلابته شيخ أمري خواص صلى الله تعالى عليه وسلم ما أعطى مسلم لأخيه هدية أفضل من كلمة حكمة يزيد الله بها هدى أو يرد عن ردى نية مسلمان دياريكم مسلمان بني يجساكين كفقبر قيامتي يا لكم رأي
تجر بصر شيء راب دائم الروضة الراسي لا رئيس بوركو بيجري هتاكو من كل داعي شينا بينه كيف برابوه انت والد ورومي ربان القرآن شافني لا ترم أن الله يعلم ما يسرون وما يعلنون إنه لا يحب المستكبرين ومستكبرين قرقني وكل شيء ناوي آتيك كيف يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم لما لكوا نثروتكوا نزعيمكوا نرئيسكوا نستدناك لخبركي فتى خبركوا يوران كدوة ما مسجن واجورون ربان عفو نكا والله درناتين يوم عمل جارب وهمو كردستان دستكان خوش به دستكان خوش به دستكان خوش وعليكم السلام ورحمة الله وبركاته خوای گەورەمان لێ بکە خۆمان بگۆڕین لە خراپەوە بەرەو چاک و تاوەکو وڵاتەکەشمان چۆن ئێستا لەو هەموو ناخۆشیە تێدایانە بەرەو باشتر بڕۆ ئینشاءالله. بەڵێ 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 لە حەقەتە مەسەلەی کورد بەداخەوە کە ئێمە تاکە نەتەوەین لە سەرگۆی زەوی کە 40 ملیۆن زیاترین تا ئێستاکە بێ وڵاتین بێ ئاڵاین. یعنی ئەوە بەڕاستی قسەی زۆری لەسەر کراوە زۆری لەسەر نووسراوە و کۆڕ و کۆبنەوەی زۆریشی بۆ گیراوە. یعنی زۆربەی هەر زۆری ئەوەیە کە دەگەڕێتەوە ڕاستە بەڵێ زلهێزانی دنیا کوردیان پارچە پارچە کرد بەڵام خۆشمان ئامادەی پارچە پارچەبوونمان تێدایە و خۆمان ئامادەنین هیچ کاتێک یەکتری بگرین و هەروەها یەکترمان خۆش بێ هاوکاری یەکتر بین و ڕێز لە یەکتر بگرین لە بیر و بۆ چون و قەناعەت و لە کار و لە بەرنامەی یەکتر بگرین. ئەوەیە کارەساتەکە کە بۆیە ئێستا کە شارێکی وەکو کەرکووک ئاوا بێناز بووە ئاوا یعنی بە هیچ جۆرێک بەداخەوە خەڵکەکەی دڵخۆش نییە بە تایبەتی کوردەکە کە شارێکی کوردستانی و زۆرینە کورد ئێستاکە خەریکە کورد لەوێ غەریب دەبێ خەریکە کورد لەبێ خزمەتگوزاری لەبێ احتیمام پێدان چ لەلایەن خۆمان وەکو کورد چ لەلایەنی حکومەتی عراقیەوە خەریکە کورد لەم ناوەندەدا بێناز دەبێ. هەموو بەڕێزانە ئاماژەیان بە زۆر شت کرد و ئاماژەیان بەوە کرد کە ئێمە بەشێکین لە کێشەکە لە گرفتی ینی ئەوەی کە ڕوودەدا ئەوەی کە بەسەر کووردە دەتن بە تایبەتیش کەرکووک کە ئێستا باسی کەرکووکە و چی بکرێ و چۆن هەوڵ بدرێت کە خزمەتی کەرکووچەکان بکرێ خزمەتی کەرکووک بکرێ لە زۆر ڕووەوە. ئەم بابەتە بە حەقیقەت گرفتێکە چەندە دوژمن چەندە نەیاران لە دێر زەمانەوە دەستیان هەبێ لە لاوازکردنی کورد و کاک جمعە لە چەمچەماڵ. جانەکەم خۆشەویستی عزیزی من بەڕێزەکەم من ئەمەوێ لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە پشتگیری خۆم دەربڕم بۆ شاری کەرکووکی خۆشەویست کە قورسی کوردستانە دڵی کوردستانە. ئێمە چەنەها خوێن و چەنەها شەهید ناداوە لە پێناو خاکی کەرکووک و بە کوردستان بوونی ئێستا و ئێستایش هەر شەهیدی لەسەرە دەین و ئێمە نەوەی مەفرەزەیەکی گەرمیانکە بە 4-5 نەفەرەوە بەرامبەر کۆمەڵی داش وێتە حزبی بەحث ئەو ئەستاینەوە ئێستێک ئەمانوێت کاک جمعە گیانی من دەستان خۆش دەستی هەموو ئەوانە خۆش بێ کە یەک فیشێکیان تەقاندووە بۆ کورد و خزمەتی کوردیان کردووە بەڕاستی و مەبەستیشیان نەتەوەی کورد بووە و بۆی کە کورد ڕزگاری بێ لە هەموو نەهامەتێک. بەڵام ئەوەی ئێستا دەگوزارێ تۆ خوێندنەوە چییە بۆی؟ عرب ئەوێت تاریخی خۆی دیاری بکات بگوەستنیتنا ئێمە لە دێر زەمانەوە عرب بۆ ئێمە بووەتە شەو سنی و شعیشی کۆمەڵی کێشە و بەرەیان بۆ دروستکردنە کە عشاکە حیشابیە ڕۆژێ لە ڕۆژان هێزی دیجرەیە بەڵام ئێمەی کوردستان بە هەولێر و بەسەری ڕەت و بە سلێمانی بە سەرای سوبحانە ئاغا و سەرسوایەتی تێتیشەوە هەر پێشمەرگەمان هەیە تەنها ناومان پێشمەرگەیە ئێمە یەک هێزێکی هیچ کاتێک هەوڵمان نەداوە دووبەرکانی دووسکەیانەوەدان هێزی بێتن پێشمەرگە بووینەوە لە زەردەمی زەمانی حەزبی بەحثەوە هەتا ئێستای پێشمەرگەین و بۆ خاکێکی کوردستان. کاک جمعە گرفت لە پێشمەرگە و لە ناوی پێشمەرگە نییە
بابەتێکی ترە بابەتەکە ینی چۆن دەڵێ من لە تۆ دەپرسم مادەم لە کەرکووک نزیکی و لە چەمچەماڵی وەکو چۆن دەڵێ بەرگری کارێکی کورد لەم شارە یعنی ئایا کورد ئەوەی کە لە 2023 تاوەکو 2014 یاخود بڵێن 14 ساڵ تقریبا ئەو شارە لە بەردەستی ئێمەی کورد بوو چیمان کرد بۆ ئەو شارە ئێمە ئەوەی کردومانە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بە هەدەرچوو ئێمە ئەوەی کردومانیشە و کردوشمانە و لە سەردەمی بەحس و ڕژێم و هەتا 2023 کە هاتین لە 16 ئۆکتۆبرە بە هەدەرماندا ئێمەی کورد بۆیە هەم دیسان دامانەوە بە دەستی خۆمان دامانەوە دەستی دەستەکانت خۆش کاک جمعەجیان زۆر سپاس دەکەم بە قوربان زۆر سپاس بەڕێزێک لە تەچیەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله بەڕێزم تۆنی باشی سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ دەربارەی ئەم بەسەلەی چی بکرێ بۆ کەرکووک بەڕێز چی بکرێ مەسەلەن چ خزمەت گوزارێک بۆ ئەو شارە بکرێت چ هەوڵێک بدرێ بۆی کە ئەو شارە لە کوردستانیەتی خۆی هیچ چارەسەرێکی نییە بۆ چونکە بیدایەت هەموو شتێک چارەسەر کرا بەس لە دەستیاندا ئامادارێکی تا ڕۆژی قیامەت هەر بەم شێوەیانێنێتەوە بۆ ئاوا ڕەشبینی کورد بە تەمای ئەوە نەبێت بێتە بۆ ئاوا ڕەشبینی بۆ شێوەیە بیر دەکەیەوە کەرکووک لە دەستی کورد خۆی سەبەکەی حیزبە ئەوەی حیزبایەتیەوە کەرکووکشان لە دەستدا و کوردایەتیشان لە دەستدا و شەهیدانیشان لە بیر کرد و هەموو شتێکیان لە بیر کرد نادا کەرکووک شاری کوردە باکم بۆ پای شاری کورد نییە تۆ بە کوردەوە نەماوە تۆ کاک بەڕێز تۆ چۆن لە ڕقەوە وا دەڵێ یان هەر قەناعەتت وایە کە شارێکی کوردی نییە والله ئەوە نەمڕق لە دڵایە ئەو نەمڕق لە دڵایە لەوانەیە برێم ئەگەر لە نەزم برێم چیز عادەت ناخۆی لە حەقەدا کەس ناتوانین نکۆڵی ئەو بکە شارێکی کوردستانیە و کەرکووک زۆرینەی کوردە بەڵام چی وای کرد تۆی هاوڵاتی ئەوەندە ڕق ئەستور بی ئەوەندە بەو شێوەیە قسە بکەی ئەوەندە ڕەشبین بی من هەر ڕەشبینم لە دوای پرۆسەڵ هەر ڕەشبینم حتا ئێستانی ڕۆژ بە ڕۆژ ڕەشبینترە بن چی لەبەر چی بەڵێ ئەمە بۆیە شەڕی چینایەتی تازە بەڵێ دەستەکانت خۆش بێ تەلەفۆنت کەم لەگەرە سوپاست دەکەم بەڵێ کاک سەمەد لە تەچیە بەڵێ بە قوربان بەڵێ گیان كاك سمت السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاكن وسوني باشي سپاس بقربان كاك ممنونم كاك بو مسألة كركوك مداول يبرنكم بخوا حيفا هیچ بۆ کەرکووک نەکراوە هیچ شی بۆ ناکرێت ئەگەر بێتێ مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستان یا کورد حکوومەتی بکات کورد لێی ناوەشێتەوە شتێکی جوان بکات ئیلا شتی پۆخڵەوات شتی گەندەڵی دزی فزی ئەمە لە کورد ئەوەشێتەوە لێە ئێستا ئەنی پارتی کاتێکە کەرکووکیان بەجێ هێڵڕایان کرد ئەیگوت چی ئەیگوت والحاصل شكلك يا مثلا حرب دري وتجي اي باشا او تقراش جواني تونشوني اقريت والي لا تربينايك او ثانيه كركوشان خلطاني خيلت اما يا اذا يكشتكي زواج بريف كم شعرك شبو كان ولا تر ريفراندوم كان او ريفراندوم فاشلي كثيرا كركوشان حكومتي هريمي كردستان نكركوك حتى بلين بارتي دولتي كردي إتلاف هنا جاء شعر كم لسد أوي أريد دولتي كردي بربوة ببان قنا باريكي بتكولا نبو تابي شارنا ولا كنا كأخواني بيروك كو هفالاني حقيانا سريان خلقكن لبني بنا بو أوا رقصتوري كاك سمد بو أوا خالج يعني تو أزاني شو أنا خواني جنبي كرد والله لخواني بزن هرزان ترى والله لخواني مر هرزان ترى كاكا
تجيتي والله شويني خلقي كردي أنا استقبل أنا سن احتراما شويني خلقي كردي أو احتراما بو خلقه دعوة برديش أكم شوف أكم تيجي كل شويني زور بسيطة شويني زور ببلاش أرشيد شويني زور ببلاش أرشيد بهدر أروات حافظ ممنون دەستەکان خۆش زۆر سپاس بەڵێ کە کەریم لە کەرکووک بەڵێ کاک کەریم جان بەڵێ کاک کەریم بەڵێ کاک کەریم بەڵێ بە قوربان قسە بکە کاک کەریم قسە بکە بە قوربان کاکە فەرموو قسە بکە بەڕێز کاک کەریم قسە بکە گیانەکەم دیارە ئەو پەیوەندیە ناگاتە لەم بەڕێزان و خۆشەویستان سوپاس کاک کەریم دیارە کاک کەریم دەنجی ناگاتە لەم داوای لێبوردن لە کاک کەریم دەکەم داوای لێبوردن دەکەم ئەوە دوا پەیوەندی بوو دەنا بنووسێت خزمەتکردنی شاری کەرکووک چی بکرێت بەڕای بەڕێزم ئێمە کەرکووک لە بەسی کورددا نییە تاگیری کەرکووک ئێمە خزمەت کەرکووکم دەستی باوا بێتایە ئەشەبیلا وەختی خۆی کە من لە لژێ ئاوادارکردنەوەی کەرکووک بووم لە کەرکووک لە هی گوندەکان 365,000 خانومان دروست کرد ماڵی وەرەقەی ماڵی وەرەقەماندا تێە 5,000 خانوو دروستکە لەسەر حسابی ئیدارەی سلێمانی لەگەڵ دادەکان و لەگەڵ هۆڵەکانی خەزانەکانی هاوسوم کۆسی و جاردە و مەکتەب و مەکتەبێکی زۆر دروستکرا و ئەمانە کارەبای گوندەکان ئەو گوندانەی مەسەرەن ئەوەی لای کوێ ئەوەی ئەو لای هەولێرەوە و خەزانەحەیانە هەموو کارەبای بۆ ڕاکردەوە شەوەتم حەتا زۆرمان بەهێز کارەبا ڕاکردراوە سولگت بەیەکەوە ئەمە محەممەدە منتیقای و هەموو خانووی مەسەرەندا کرا لە قەرە حەسەن و لاوەلاوانە لە لەیلان و لە چۆمانە بەگاڵتە بکرا خزمەتی کەرکووک کرا بەس بەداخەوە منی دۆڕی خزمەتی کەرکووک چێکردمان دمان بۆ عەرەبەوە تا عەرەبان دەبنایە ئەو خانانە ئێمە دروستمان کرد بێگەی کوردوە هەیە باوە 1,000 خانومان تا دروست کرد باوە بێگەی باوە 1,000 خانوو با تێکدایە و گوندانەی تر کاکە با پێ بڵێم برای بەڕێزم چاوەکەم خزمەتکردن بەدەستە باوابوونە کورد دەستی باوا نییە کورد ئیمانی نییە کورد مەبدەئی نییە کورد پارەی نییە کورد تەکی نییە ئێمە ئیستا کوردین کاکە جان وەڵڵاو بیلا کام مەسوود بۆ دایانەی کە بڕۆ بیکەرە مەسوود جارێک بەرنامەیە دانە کە چۆن دزی بکە چۆن خۆی دەوڵەمەندکە ئەمە بێئیمانییە کەواتە ئیمانە نییە هەچ کەسێ ئیمانی بە قەومیەت و بە خاکەکەی خۆی نەبێ وەڵڵی هەوەیشی نییە ئیمانی لای خوایش نییە خوای گەوراڵێ من عەقڵم داوا بکە ڕاست الحیکمە مخافەت الله و مێشکە بزانە چاک و خراپ چیەکەی خزمەتی نیشتیمانەکەی خۆت بکە ڕات بە لەگەڵ قەومەکەی خۆت فەرمەوە تا حەرەب بە دەرزەر کورد دەکوژن کێ ئەی باشە کاک مەسعود لەگەڵ ڕێزما بۆ بەڕێز کاک مەسعود بەرزانی و بۆ پارتی بۆ مناڵەکانی مەسئولەکانیان نەنات لە ناو کەرکووک بۆ بابۆ نەڕۆیش بۆ کوڕێکی نێچیر بەرزانی نەکەوتە پێشان بۆ مناڵی هەژار بکوژرێ کاکی گیان خزمەتکردنی شاری کەرکووک چی بکرێ باشە دەستەکانت خۆش کاک کەریم دەستەکانت خۆش بێ لە عەرەبەکانی برادەری خۆم پرسیوە وەڵڵاوە بیلای مەسئولە لە کەرکووک پێم و تۆرێ کاکەم شارە بۆ نەپیسە ئێوە کاکە ئێمە ئەویت کاکە ئێوە زۆر سەیرن ئێمە لەگەڵ پیسیار ڕاهاتین مەنا هەمان پیا کردو ئەویت پێکەنی بەداخەوە زۆر سپاس کاک کەریم جان زۆر سپاس بە قوربان لەگەڵ ئەوەیە ئەڵەی چی دەست بڕا کورتکەی دەستی ڕۆی بەڵێ ئێمە بینیمان پارتیۆکێتی لە کورد کەرکووک دەستیانە ڕۆی خەریک زیوازی بوون ماڵە کوردەکانیان ڕەزوتانەوە من ماڵی خۆشەزایەکم لە شۆریجە بوو ڕوتانیانەوە کاکە بەڵێ دەستەکانت خۆش زۆر سپاس ڕۆژنی شوونە سەری ماڵم ناڵەکان کرد بۆ زوویەوە شەک و دەماچە و فیشەک و چی پارە لە ماڵەوە ومۆیان بردی کێ کردی کورد باشە کوردایەتی بۆ پێکەی دەستەکانت خۆش زۆر سپاس من کاتم تەواو بوو هیوادارم کە کەرکووک هەر بە کوردستانی بمێنێتەوە و خۆڕاگر بن و هیوادارم کە ئەگەر ئێستاش دەسەڵاتی کوردی لێ نییە حکوومەتی عێراقی بە هەماهەنگی لەگەڵ خەڵکی دسۆس هەوڵدەن
خزمەتی باشی ئەو خەڵکە بکەن و هەروەها برینەکانیان ساڕێژ بکەن. تاڵقەیەشتر تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ.